خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین دوای ململانەیەکی دوور و درێژ دوجار بەشێکی زۆر لە نەبراوەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕێکەوتن لەسەر دابەشکردنی پۆستەکانی یان پۆستەیداریەکانی بەڕێوەبردننی کەرکووک. یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری سەرۆک بافڵەوە ڕایگەیان کە ئەوان سیاسەتی سەرۆک مامجەلال جێبەجێکەن و خزمەتی هەموو لایەکەکەن وایانەوێت دوای ئەوە بڵێن خەڵک بڵێت ئەمانەوێت کەرکووکیش یان ئەم پارێزگاش وەکو کەرکووک خزمەت بکرێت. ئەمە دید و تێڕوانینی سەرۆکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە کەرکووک تورکمان و عەرەب و کورد و تەنانەت کەماینەکانیش بێکەوە دەژین. ئێستا یەکێتی چاوی لەوەیە کە خزمەتی هەمووان بکە. ناویان لێناوە سەردەمێکی نوێ بۆ خزمەتی هەمووان. پانۆراما گفتوگۆ لەو بارەیەوەکە بە میوانداری هەرێک لە بەڕزان بەڕێز ئەحمەد عەسکەری ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کەسایەتی دیاری کەرکووک. کاک ئەحمەد بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. هەروەها بەڕێز کاوێز مەلا پەروێز لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسە. کاک ئەحمەد ئەگەر باسی ئەو پرۆسەیە بکەین کە بە یاسایی تێپەڕی لە چوارچێوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە چەند گرنگە بۆ خزمەتکردنی شاری کەرکووک و پێکاتەکانی. پێشەشی من پیرۆزبایی لە هەموو پێکاتەکانی کەرکووکەکەم بە هەموو نەتەوەکانی و بە هەموو ئاینزاکانیەوە کە گەیشتنە ئەنجامێک کە چەندێک دەبواە زووتر بگەشتنایە ئەم هەژمانگەیان لێ تێپەڕی کە ئەم مانگە لە تەمەنی خزمەت گوزاریەکان لە کۆمەڵشتێکیکە دواکەوتن بەڵام هەر باشترە لەوەی کە هەر نەگەشتایە هەر نەگەشتایە. بێگومان کەرکووک وەکو شارێکی فرێنێتەوە فرەئاین یعنی لە دێر زەمانەوەی تایە ڕاستە زۆرینی ئەو شارە لە کاتێک کورد بووە بە تایبەتی دەوروپەکەی 100% کورد بووە دوایی تر ڕەنگاندێک لە لادیەکانی پێکاتەکانی کە چوونتەوەیان بەڵام بەهەرحاڵ جەنابی مامجەلال ئەوسای لە شاخش بوون وەک کەرکووچێکە قسەیە کردێ گوت ئێمەی کەرکووچی ئەبێ ئەوە بزانین کە ئێمە خەڵکێکی هەر شەیە لە کەرکووک لەگەڵمان نەژێن هاو زمانیشمان نەبن هاو ئاینمانن تێکڵاوین لەگەڵیانە لە ناحی کۆمەڵاتیەوە لەگەڵیان تێکڵاوین ئەبێ لەگەڵیانە بسازین ئەوان هەموو دژمنی ئێمەنین ئەوەی کە دژمنایەتی ئێماکە نظامەکەی بەعسە لەگەڵ ئەو تعریبەی کە دەستی پێکردووە ئەو خەڵکانێک کە هێنراوەتە کەرکووک بەمبەستی گۆڕین دیموگرافێتی شارەکە. ڕەنگە عەرەبە ڕەسەنەکانیش ئەویان پێخۆش نەبێت. بەڵێ بەتاکید ینی من نمونەی زۆرم لایە عەرەبە ڕەسانە خۆیان کە باسی ئەویانە کردە تا وسای کە هاوپەیمانەکان لەوێ بوون من عەرەبم دیوە هین بووە پیاوێکی ناسرااو بووە بە ئەمریکیەکانی گوت ئێمە هەتا ئەم هاوردانە نهاتونێتە ئێرە هیچ کێشەیەکمان نەبوو لە بینی خۆمانە کێشە بڵێم هەبووە بەڵام چارە سەرمان کردووە. اینجا ئەکرا ئەوساکە کەرکووچەکان بۆ خۆیان چارەسەری کێشەکەیان کردە لە 2023 لە کاتێکە کە کەرکووک ڕزگار بوو جەنابی مامجەلال یەکسەر هاتە کەرکووک لەوێ پێکاتی عەرەبی هەندێک لە سەرخێڵەکان هەستان بە جۆرێک لە مەترسیە کرد کە ئەم وەزع دروست بووە جەنابی مامجەلال لە بینایی پارێزگا کۆیکردنەوە ئەوساکە ئێمە مامۆستا جەلال زەوەر و کاک محەممەد خۆشناو لەوێ بوون هەرسێکمان ئێمە لە خزمەت جەنابی مامە بووین عەرەبەکان لەوێ کۆبوونەوە قسەی بۆ کردن لەوێ باسی ئەو چەپکە گوڵای کرد کە گوتی کەرکووک شارێکە چەپکە گوڵە ئەبێ لە هەموو ڕەنگەکانی تیابێگە جوان نابێت بە جوانی ئەم شارە بە پێکاتەکانیەوەیەتی بەوەی کە هەموو ڕەنگەکانی تایە ئێوەش بە خۆتان ئیدارەیەک لە خۆتان دروستکەن با هەتا هەڵبژاردن نەکرێ و نیسبەکان لێک زیاکرێتەوە ئەو وەزعی تعریب شتە لاچێ باوەگێک بن هەتا وەگێکی بەکارهێنا گوتی بەڵام هەتا ئەو کاتی کە دەرەکەوێ هەر کەسە ئیستحقاقی انتخابی چییە ئەوە وەربگرێ بەڵام بەداخۆ دوایی قسانی مامجەلال خراپ خەندە خەڵک خراپ تەفسیری کرد بڵا ئەو بۆ تەبایی وەزعەکەی بوو وفعلا ئەوەش سەرکەوتوو ئەو سیاسەتە لە بەشیریش مەسەلە هەر کاتێک بەهاتە کەرکووک پێشەوەی کورد ببینیان بێ پێکاتەکانی کە هێبینی لە پێکاتی عەرەب لە تورکمان لە مەسیحی لە ئەویکانی تر کە لە کەرکووک هاژن پێش ئەوانێ بینی ئەنجا لایەنی کوردیە بینی و دواتر کادرەکانی حیزبێ بینی تەبەن ئەمە خۆی لە خۆیان سیاسەتێکە سەرکەوتووە لەو شارەیە غێری ئەم سیاسەتە هیچ سیاسەتی کە سەرکەوتوو نیە سیاسەتی
تعریب ئەوە بوو کە نظامی بەعز بۆ هەموو دەسەڵات و توان و پار و پول و چەک و تەقەمەنی کە هەیبوو بەکاری هێناوە ئەنجامەکەی بوو و زۆر کەسی کەش محاولەی کردووە بەڵام بەداخەوە ینی ئێستا هەندێک پێکاتە هەیە بەقەدر قواری خۆیان بیر لە کێشەکە ناکەنەوە نوا بیر ناکەنەوە کە ئەوان قوارێکی کەمترن ینی نوێنەری کەمایەتیەکەکەن نەک نوێری هەموو شاری کەرکووکەن ینی بەقەدر زۆرینەکە زیاتر شت داواکەن ئەمە وای کرد کێشەکان ئاڵۆز بێ و ئاڵۆزەکانیش بەداخەوە دەستێوەردانی هەندێک لایەنی دەرەکی وای کرد بگا بم ئەگەر ئەو دەستە نەبێ مەسەلەن ئەگەر ئەو دەستە نەبێ پێت وایە کێشەیەکە بێ لە کەرکووک من پێم وایە گەو چێشە ئەوە نەبێ خەڵکی کەرکووک زۆر متەفاهمن زۆر ڕێکەون لەسەرش چونکە زۆربەی خزمی یەکترن کەسی یەکترن ژن و ژن خوازن لە ناحی کۆمەڵاتیەوە تێکڵاون یەکتر باشە ناسن لە تیجارەت و مامەڵی ڕۆژانیانە لە دوکانەکانیانە لە بازار ڕابڕۆ هەموو پێکاتەکان بەیەکەوەن و هیچ کێشەیەکی نابینی کە بڵێ ئەمە لە بەرەوەی کێشە هەیە لە بەرەوەی کوردە ئەویان لە بەرەوەی عەرەبی ئەویان لە بەرەوەی تورکمانە ئەو کێشەیە نییە لەوێ بەڵام کە دێتە سەر ئەوەی کە دەستی دەرەکی وەزعەکان تێکەدا یا ئەوێ بیشێوێنێ ئەجندایەکی غەریب دێتە ناو شارەکەەوە وەزە لە خەڵکی شارەکە تێکەدا ئەم دواخستنە بە قەناعەتی من دەستە دەرەیشەکان بوون هەموو ئەو دەستە دەرەکیانی کە ناکۆک بوون لە دەرەوە ئەو ناکۆچیانە بردە ناو کەرکووکەوە حیزبەکانیان هاوانیانەدا بۆ نمونە زۆر تەسریح هەیە لە ئەو حیزبانە کە داویانە دوایی کە لە ئاگادار کراونەتەوە عکسی ئەویان گوتوتەوە سەرکردەی چاک و ناسراوە و کاتری هێنەیە ناو کەرکووکە کەرکووچیانە قسەی کردووە بەڵام کە حیزبەکەی ئاگاداری کردوێتەوە یا لایەنەکەی کە بەناچاری لێدوانەکەی گۆڕێەوە و شتێکی تو عکسی ئەوەی کە باسی کردووە ئەجا ئەگەر من لە کۆنەوە کتومە ئەگەر کێشەی کەرکووک لێگەڕێن بە خەڵکی کەرکووک چارەسەری ئاسانە چارەسەری زۆر زۆر ئاسانە ئەگەر لێگەڕن بە خەڵکی کەرکووک بەڵام هەر کاتێک خەڵکانی دەرەوە تەداخلیان کردوویسیان بیشێوێنن بەڕاستی ئەوانەی لە کەرکووکن زۆرێک جەوێکیان بۆ دروست بۆ قەناعەتێکیان بۆ دروست بە دەبێ بە پێکەوە ژیان کار بکرێ بە تەبایی و هەماهەنگی لەگەڵ یەکترا کار بکرێ بەڵام دائیمەن ئەگەر دەستێک دێ ئەو شتان تێکەدا تێشێدا ئەو دەستە دێت تێکەدا چکە نازانێ وەزعەکە چییە نامۆیە بە وەزعی کەرکووک بەڵام تۆ وەرە ئەوانەی کە ئەو پێکاتانی کەسی بچە بازاڕەکە بیان بینە بزانە چۆن چۆنیشەکە تێکڵاویی وات بۆ شوێنە دوای زۆربەی کەرکووچەکان ئەوساکەی کە ئەچوینە زۆر جێگا پیانەکتی سێمەوەچ هەر سێ زمانەکەەوەی قساکە ینی لە ڕسانایەتی کەرکووکانی فەرقی نەکردووە بڵێ من کوردم بۆ عەربی بزانم یا عەرەب بڵێ بۆ کوردی بزانم یا تورکمانە عینەشدا یان ئەگەر بۆ کەرکووچەکانی لێگەڕن چارەسەری ئاسانە چونکە شاری پێکەوە ژیانە و هەر ئەوەش حەلە هەر کەسێککە غێری ئەمە ئەجندایشکە بێتە کەرکووکەوە پێم وایە فەشەلیش دێنێ و زەرێژ بە شایەکە ئاگەین زۆر باش کاک ئەحمەد ئەگەر ڕمۆلای جەنابتان کاکاوێز ئەم کاتت باش سڵاو لێبێ جەنابتان وەکو نووسەر و ڕۆژنامە نووسێک زۆر لەسەر مەسەلە پرسیینەتەوەی قسەتان کرد زۆر وەڵحاصلی کەلام گەیشتنە و خەونەی خۆتان کە ئێستا پارێزگارێکی کورتە بێ بەڵام بێ کێشە و بتوانێت خزمەتی هەموو پێکاتەکان بکە ئەوەی ئێستا دەتوانین بڵێن قۆناغێکی نوێ بۆ کەرکووک دەنجی منە چێ بۆ کاوێس باش کاک ئەحمەد باو بینەوە سەرۆتا من لەگەڵ کاوێسا کۆنتاکت دروستەکەین ئەکرێ وەکۆیت بۆ کاکاوێزم مەسەلەم پرسیار کرد بڵین قۆناغێکی نوێ یان چۆ بتوانین بە قۆناغێکی نوێ دەست پێ بکرێ ئەگەر ئەمە بگەڕێنە دواوە یەک زۆر دووری ژنا نەڕۆین کۆمەڵی هەڵی داوە دەسەڵات بێ بە دەسەڵات یەکەم و زاڵی بە سەرەویەکانی کەویەکانی کێکە هێمالکاویا دووریان خاتەوە لە دەسەڵات و لە هەموو شتەکانی کێکە سەرکەوتو نەبوو نمونەمان بەعسیێنایەوە خۆشمان هەندێک لایەنمان هەبوو کە هەوڵیانەدا خەڵکی کە پەراوێزخان هیچ مافەکانیان نەسەلمێنن بەڵام ئەوانە هەمووی ئەو سیاسە هەموو فەشە ئینجا ئێستاکە قەناعەتێک دروست بووە بە قەناعەتی من لای خەڵکی کەرکووک ئیلا ئەبێ یەکتر قوبوڵکردن بێت یعنی یەکێک ئەوی کە قوبوڵکە ئەگەر ئەوە نەکە ژیان لە کەرکووکە زۆر زۆر دژوارە بێت ینی تۆ ئەو نەتوانە بە یەکادی و خۆشبەختانە زۆر خەڵک ویسێتی بە یەکادا مەسەلەن یەکێک لەوانە کاتێکە مناقەشەکانیان نەبیست من لا ئەنجومەنی پارێزگایە
عرب کورد تورکمان کردو ئاشور لەگەڵمان نەبوون ئەبوو بەهرامان زۆر جار هەیە لەشکە بڵام لە دەرەوە گراوە بوون ئێستاش علاقەمان هەیە ئێستاش پەیوەندیمان هەیە و تەلەفۆن یەکتر بوون ئەم بەیانیە تەلەفۆنیان بۆ کردوون لە برایەنی تورکمان هەواڵیان نەپرسین مشکلیان هەبوو لەگەڵم مشکلیان هەبوو وەکو سیاست مشکلیان هەبوو وەکو خەڵکی هاوڵاتی هاوشاری مشکلی نییە تۆ کوردی ئەو تورکمانە یا ئەو عەرەبە بەتایبەتی عەرەبە ڕەسەنەکە بەڵام ئەگەر حزبی بن ئەڵێن مەسەلەن بەڵێنگە حیزبی بن ئەجەندایەکی حیزبی هەیە ئەو ئەجەندە حیزبی مەجبورە پیادە بکە ئەوە تێکێدا یعنی ئەوە وەزعە تێکەدا لە خەڵکی شارەکە بەڵام ئەگەر هین بکە لە خۆی ببێ بورێ بێوێ خزمەتی شارەکە بکە بەڕاستی بێ دام بنێ مافی بەرامبەرەکە ئەگەر مافی بەرامبەرەکە قبول نەکرد کەواتە ناتوانێ هەنگاو بنێ باش ئەو خەڵکە چۆن ئەو حەقی هەیە ئەوش حەقی ئێماڵێن دیموکراتیت کەواتە ئەبێ هەمومان هاو بەش بنێ زۆر باش شستە کاکاوێز لەگەڵمانە کاکاوێز ئەم کاتت باش من پرسیارەوەم کرد نازانم دەنگم نەگەیشت لە پرسیارێکەمەوتم مختصری کەلامەوێت جەنابتان وەکو یەکێک کەرکوچیەک بە خواستی خۆتان گەیشتن کە ئێستا کورد پارێزگارێک هەیە و هەوڵە درێت مەسەلەن بە قۆناغێکی نوێ وەسف بکرێ بۆ خزمەتکردنی هەموو پێکاتەکان و بەرگریش لە وەنەیەڵ ڕێبەلانی کەم غەدر لە کورد بکرێت. کاکاوێز بەڵێ سپاس وەڵا ئەبێ پرۆسەکە یان یاریەکە لە ئێمڕۆوە دەست پێەکە ئەمە ئیتر تا دوێنێ قۆناغێکی نوێ بوو قۆناغێکی نوێ دەست پێەکە ئێمە نابێ بگەڕێنەوە دوێنێ و ڕابردوو چی ڕوویدا ئێستا ئیدارەیەکەیە کە ئەرکی گەورەی لەسرە یعنی هەم بۆ کورد هەم بۆ تەواوی پێکاتەکان لە کەرکووک ئەبێ هەموو کوردێک هەموو کەرکوچیەک بە چاوی ڕقی وە سێری ئەم ئیدارەیە بکە و تواناکانی هەڵ بسەنجێنین وەکو کوردە لە دڵمان لە نێو مشتمان بێکە تووشی هەڵەوکەم و کورتی نەبێ وەکو ئەوەی کە ئێمە لە 20 ساڵی ڕابردوو هەڵی ئێجگار زۆرمان کرد لە بەڕێوەبردن لە کەرکووک بۆیە تەجروبەیەکی نوێیە یعنی زانی ڕاستە بۆ بەشێک لە پێکاتەکان ینی عارەب لە نێو خۆی یان تورکمان ئێستا تۆزێ نیگەرانن بەڵام ئەمە لە دەرەنجام سەرکەوتنێک بوو بە تێپەڕاندنی قۆناغێکی ئێجگار دژوار ینی ئێمە لە 7 ساڵی ڕابردوو قۆناغێکی دژوارمان ڕوبەڕوو بووە بەم پێکهێنانی ئیدارەی کەرکووک ئەو قۆناغەمان تێپەڕاند بۆیە دەبێت ئیدارەی نوێ خەڵکی کەرکووک پشتیوانی بکە بۆ سەرکەوتنی زیاتر یاری ئیدارەیەک بێ کە جێ ڕەزامەندی هەموو لایەک بێ لە ئاسی خزمەت گوزاریە پێویستیەکان بێ بۆ هەموو گەڕک و پێکاتە جیاجیاکان و بەهای ئەم سەرکەوتنێش بەڕاستی ینی من بەرزیە نرخێنم و هەموو ئەوانەی کە جوودیانە بوو بە تایبەتی ئەوانەی کە بە دڵگەرمی بەشداری پرۆسی هەڵبژاردنیان کرد تحملی زۆریان کرد لە دواکەوتنی ئەم پرۆسی پێکهێنانی ئیدارەکە ئێستا کە ئیدارەیەک پێکاتووە هینەوەیە کە جوودی هەموو لایەنەکان لە بەرچاو بگیرێ بە تایبەتی دەنگدەرە دڵگەرمەکانی کەرکووک. بەڵێ کاکاوێز ینی ئەگەر پرسیاری ئەوە بکەین ینی کورد دەتوانێت چۆن خۆی فۆرمات یان فۆرماتێکی تر پێشکەشی تورکمان و عەرەبکە لێرە لەگەڵ کاک ئەحمەد باسی ئەوەمان کرد کە هاوڵاتی عەرەب ڕەسەن دانیشتووی کەرکووک تورکمانی ڕەسەن کە لەوەیە پشکیلەی نێگرنگەوە خزمەت بکرێ کورد چۆن دەتوانێت قۆناغێکی یان بەرنمەیەکی جیاواز پیشانی هەموو لایەکدا بڵێ ئێمە ئەهلی پێکەوە ژیانین ئەهلی خزمەت گوزارین ئەهلی ئەوە و هەموو دەست بادان و یەکتر شکاندنە نین. ئەزانی بە چاو لێکردن لە هەڵەکانی ڕابردوو بۆ ئێستای ئەم ئیدارە نوێی کەرکووک کار زۆر ئاسانە یعنی زانی تۆ تەنها لە ڕووی خزمەت گوزاریەوە سەیری کەرکووک بکەی بە یەک چاو عەدالەت بپارێزی من پێم وایە هەموو ئەوانەی تر یاریزانی هاوڵاتی کەرکووکی کوردبی عارەبی تورکمانی وەکو یەک پێویستیت بە خەدەماتە پێویستیت بە خۆشگوزەرانیە پێویستیت بەوەیە کە وەکو ئینسانێک سەربەز و شکۆمەند لە پەنای ئیدارەیەکی
محتەرەمانە بژەی کورد دەتوانێت ئەمە بە ئاسانی دەستەبەر بکە ڕێگاکەی ناڵێن بۆ تەختە بەڵام ئەزانی لەنێو ئەو هاوکێش و ململانەیە کە هەیە ئەتوانێت زۆر ئاسان سەرکەوتوانە ئەم قۆناغە تێپەڕێنێ ینی قۆناغی باش خزمەتکردنی خەڵکی کەرکووک کە پێم وایە ئەبێ هێزە سیاسیەکانی بەژار لە ئیدارەی کەرکووک ئەمە بە خاڵی جەوهەری وەرگن ینی ئێمە نەگەڕێنەوە کەم و کورتەکانی ڕابردوو جارێ ئەم ئیدارەیە ینی دەبێت کار لەسەر کاڵکردنەوەی حساسەتی قەومی بکە کاڵکردنەوەی حساسەتی حزبی بکە لە شارەکە بۆی ببێ بە چەتێک بۆ کۆکردنەوەی هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان و خزمەتگوزاری پێویست ینی پێشکەشی هەموو گەڕەکەکان وەکو یەک بکە دوو ئەرکی ئەم ئیدارەیە ئەوەی کە خەڵک لە خۆی کۆکاتەوە خەڵک لە خۆی ئاشکاتەوە مەسلەی گەندەڵیە بەڕاستی یاری ئێستا بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو بەشێک لە تێبینی یان نیگەرانی کە بە کەرکووکیەکان و دیار و مەسلەی دامەزراندن بوو یاری دامەزراندن لە کەرکووک بە جۆرێک گەندەڵی تیاکرا کە بەداخەوە یانی دڵ ئێشانێکی ئزگار گەورەیکیا بوو بۆیە هەموو ئەمانە ئیشی ئەم ستافە نوێ کە ئیدارەی کەرکووک بەڕێوە بن ئەتوانن زۆر لەو کۆسپانە تێپەڕێنن نمونەیەکی زۆر جوان پێشکەش بکەن کە ئەوانەی تریش ینی زانی ئێستا کە ئێمە گرفتمان هەر لەوە نییە عارەب و تورکمان لێمان نیگەران بوو لە سەردەمی حکومڕانی ئێمە نیگەران بوو بەڵکو بەشێکی زۆری کوردیشمان نیگەران کردووە ینی ئەرکی ئەم ئیدارەیە ئەوەیە کە هەم کورد ئاشکاتەوە هەم ئەوانی تریش لە چوارچێوە ئەو ئیدارەیە لە خۆی کۆکاتەوە ئاشکاتەوە دوو ئەوەی کە گرنگیشە ینی سرنجی کەرکووکیەکانی دەرەوەی کەرکووکیش ڕاکێشە بەڕاستی یاری بیانێنێتەوە خزمەتگوزاری و ژیانی پێویستیان بۆ دابیم کە ئەری کەرکووک بێ بە ناوەندێک کە وەکو ئەوی دوێنێ کاک پاڤێڵ وتی ئیتر شوێنانی تر چاو لە جۆری نمونەی بەڕێوەبردنەکەی بکەن و پێم وایە ئەوە ئەکرێ و زۆریش ئاسانە ئەو ئیرادەیە هەبێ ئەوە باسکەم ینی لە دوای ئەوەی کە کۆبنەوەکە تەواو بوو و کاک ڕێبوار بوو بە پارێزگاری کەرکووک و ئەو بەڕێزەی تر بوو بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کاک بافڵ میدیاکان پرسیاریان لێکرد وتی پیرۆزبایی لە کەرکووکیەکان بکەن ئەمە بابەتێکی کوردیە و دای بڕی لە مەسەلە حزبیەکە و وتی ئێمە سیاسەتی مام جەلال جێبەجێەکەین و وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە مەسەلەن ئەمانەوێت شوێنەکانی تر بڵێن ئەمانەوە کەرکووکمان لێ بکرێ ئەمە جێبەجێکردنی قورسە یان ئاسانە ئەگەر ئیرادە هەبێ و ویست هەبێ من پێم وایە ئەگەر ئەو ئیرادێ هەبێ ئەگەر نیەتی خزمەتکردنی جددی هەبێ لەلایەن ئەو ستافی کە ئێستاکە کە ئومێدی ئەوەیشیان لێکرێ هەبێ پێم وایە زۆر ئاسانە یانی زانی نەخشی ئەو سیاسەتە ینی بۆ بە بەشێک لە خواستی گەورەی کەرکووکیەکان یعنی هیچ من کەم کەرکووکیە بینم کە دژی ئەم تەیارە بێ هەموو کەرکووکیەکان پێم وایە ئەوانەی سیاستەکەن ناوانەی بەرژەوەندی حزبیانەوە بەشێکی کەم لەوانەوە ئەوە جیاکەوە بەڵام بە شێوەی گشتی دانیشتوانی کەرکووک عارەب بێ تورکمان بێ کورد بێ پیا خۆشە شارەکەیان لە ڕووی خەدەمیەوە باش بێ و لەو چوارچێوەیە بێ کە ئیدارە خزمەتی هەموو پێکاتەکان بکە خزمەت وەکو یەک پێشکەش بکە ئەو جیاکاری کە لە ڕابردووە بێ ئەوە نەمێنێ و هەمومان ببین بە بەشێک لە شانازی بکەین کە بەشێکین لە ئیداری شارەکەمان کە پێم وانە ئەمە کارێکی ئێزگار قورس باری کاری قورس ئێمە تێمان پەڕان پێکێنانی ئیدارە بوو ئەوە کارێکی قورس بوو کارێکی زەحمەت بوو دەستێوەردانی دەرەکی ململانەی نێوخۆی ململانەی ئیقلیمی هەموو ئەمانە فاکتەر بوون بۆ ئەوەی کە پرۆسەی پێکێنانی ئیدارە قورس بێ بەڵام لە دوای ئەمە پێم وایە خزمەتکردنی خەڵکی شارەکە ئاسانترین کارێکە کە هەر بەرپرسێک یاری لاستۆی بگرێ ئەو پێم وانە کارێکی قورس بێ دوو بەڕاستیش یاریزانی دەبێ خەڵکی کەرکووک هێز و لایەنە سیاسیەکان ینی بە تایبەتی من ڕووی دەمم لە یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی زانی بە قۆناغی زۆر تێپەڕی ینی چەند جارێک لە ڕابردوو پێشی 16 ئۆکتۆبەر پارێزگاریە بوو بەشێکی گرنگ لە بەڕێوەبردننی شارەکە لە ئەستۆیە بوو لە دوای 16 ئۆکتۆبەر یەکێتی بەمانەوەی کەرکووکیەکان پاداشتیان کرد
زانەی یەکێتی دەبێت لە ئاستی ئەو پاداشتە بێت کە ئێستا کە بەدەنجی خەڵکی کەرکووک خەڵک بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە دەنجیان بە لیستەکە یەکێتی داوە زۆرینەیەکی لە ئەنجومەنەکە پێکێناوە یەکێتی مەسوولە لەوەی کە هەم خۆی وەکو وەرگانە حزبەکان چاودێری ئەو ستافە بن کە لە حکوومەتن هەمیش بەڕاستی بەرنمەیەکی ڕوونی هەبێ بۆ بەڕێوەبردننی کەرکووگای لە ڕووی خەدەمیەوە ئەوە دیوە سیاسەکەی باس ناکەم بەڵام لە ڕووی خەدەمیەوە یەکێتی ئەبێ بەرنمەیەکی ڕوونی هەبێ کە بۆ خەڵک تەرجمەی کا بۆ ئەرزی واقع ئەو بەرنمەیە لە ڕێ ئەو ستافەی کە ئێستا کەرکووک بەڕێوابن بۆیە گرنگە یەکێتی هەم وەکو حزب ببێ بە ڕقیب لە سەرەمیدارەیە لای دەرفەتی هیچ کەم و کورتیەک نەدا بەڕاستی چونکە ئەو فرسەتانە کەم جار بۆ هێزە سیاسەکان هەڵەکەوێنی زۆر کەم جار هەڵەکەوێ یەکێتی چانسیە بۆ فرسەتی زۆر باشی بۆ هەڵکەوت کە خەڵکی کەرکووک پاداشتیان کرد ئێمە هەموو ئەزانین لە ساڵانی ڕابردوو میدیا هەرە گەورەکان بە پشتیوانی گەورە ئەزانی دۆخیان لە کەرکووک خوڵقاندە بوو کە خەڵک خەیاڵی لەسەرەوە بینا کردی چێتی تەفر و تونابێ لە کەرکووک بۆیە ئەوە خەڵکی کەرکووک بوو کە پشتیوانی ئەو ێزەی کرد ئەو ێزەی لەسەر پێ خۆڕاگرت و توانی نەخشەیەکی نوێ یانێزانی بەدەنجی کەرکووکیەکان ئێمە ئەجندەی دەرەکی تێکشکێنرا بۆیە گرنگە ینی چێتی لە ئاسی ئەو مەسئولێتە بێ ئەوە گرنگە وەکو دامەزراوەیکی حزبی ڕقیب بێ بەسەر ئەم ئیدارەی کەرکووکەوە دەرفەتی کەم و کورتی نەدا و ئیدارەکەی بک بە ئیدارەیەکی خزمەت گوزار بۆ خەڵکی کەرکووک من پێم وایە بەوە ڕێک ئەو خواستەی کاک پاڤێڵیش دێدەدی کە شوێنەکانی تر چاو لە کەرکووک بکرد بۆ بەڕێوەبردن بەڵێ ئەگەر مەولات کاکاوێت کاک ئەحمەد ینی ئەوەی کە کاک بافڵوتی سەرۆک بافڵوتی لە دوای کۆبوونەوە تاوابوونی کۆبوونی ئەنجومەنی پارێزگا کە سیاسەتی سەرۆک مامجەلال جەنابیشی لە دەست پێچی قسەکان با سیاسەتی سەرۆک مامجەلالات کرد ئاسانە لە کەرکووک ئەو سیاسەتە و ئەو تێڕوانی سەرۆک بافڵ و کە ئەمە میراتی سەرۆک مامجەلالمان هەیە و جێبەجێەکەی لە کەرکووک بتواندرێکە سبەینێ هەمومان تێدا شاگەشکردن وکو چۆ شەوی ڕابردوو تا ئەم ساتانش خەڵک کەس کوردێک نیە دڵی پێخۆش نەبوو بێ دڵمان بە خزمەت گوزاری یان تورکمانێک بێتە سەر شەقام بڵێ وڵایی خزمەت کراوم عەرەبێکی ڕەسەم بێ بڵێ خزمەت کراوم کەس بەرنمەکەی دیار نەبێ بۆ کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنمەکەی ڕوون و ئاشکرایە چونکە سیاسەتی جەنابی مامجەلال جەنابی مامجەلالیش بە دەرەجەیەک لای کەرکووچەکان ناسراوە یعنی پێش کورد ڕەنگە تورکمان بیناسی عەرەب بیناسن کە ئەچوونە لای قسەی بۆکردن یعنی ئەوە نەبوو قسە بۆ سیاست کابرێ سیاسەتی ڕۆژ لەگەڵیانە پیادە بکە بەسک و واقعی شارەکەی بۆ باسەکردن ینی کە ئەو عەرەبانە هاتنە لای لە 2023 پێیگوتن بڕن خۆتان شارەکە بەڕێوە بەر ئەو ساکە کە بەحساب یەکێتی نیشتیمانی کوردستان بەچەکەوت چوو بۆ هاوپەیمانان هاتبوو ئەوان خۆیان بە تێشکاوە زانی ئەو سا پێی گوتن گوتی ئێوە خۆتان بڕۆن شارەکە بەڕێوە بەر ئەنجومەنێک دروستکەن بتوانێت شارەکە بەڕێوە بەرێ یعنی ئەمە سیاست یەکێتی نیشتیمانی کوردستانە کە جەنابی مامجەلال ئەساسەکەی داڕشتووە من تکای گەورم لە کاک بافڵەوەیە کە متابعێکی بەردەوامی لەسەر مۆزوع وەک جەنابی مامجەلال چۆن بەردەوام متابعی کەرکووچە کرد ئەگەر فترەیەک لە بەغدا بهاتاتە کوردستان وایە دووسێ ڕۆژی لە کەرکووک وایە ئەو پێکاتانی هەمووە بینی ئەو لایەنی کوردی ئەبینی خەڵکی محاسەبا کرد کەسی نەکە ئەگەر کاک بافڵیش بە هەمان شێوە چاودێریشی باشی وەزعەکە بکا بۆ ئەوەی ئەو سیاسەتی جەنابی مامجەلال پیادە بکرێ پێم وایە هەموو لایەنەکانیش بە دڵیان نەبێت ینی نازانم ئەگەر کەسێک کار بە تەمای تێکدان بێ بەڵام ئەو سیاسەتی کە تۆ خزمەتی هەموو لایە بکە مەسەلەن وەکو کاوێز گوتی خەڵک خزمەت گوزاریە وێ خەڵک لەم گەڕەکە فەرق نەکرێت گەم گەڕەکە ئەرسی ئەم جوودکارەیە جێژ نەچێت بە زۆر لێی سەنێ برێ وڵات تۆ خەڵکی ئەمنینەنی و بڕۆ دەرەوە یاسا جێبەجێ بکرێ ئەمن ئەمان هەبێ بۆ خەڵک ئەمانەیە وێ من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوانە درێغی نەکردو ڕاستە ڕەنگە لە سەردەمێکا شەڕی داعش و ئەوانە جۆرێ پشێوی و زۆرێک هین هەبووە بێزەبت و ڕەبتی هەبووە لە ئیشکارەکانی ئیدارەیە بەڵام دوای ئەمە ئێستا کە ئەم حاڵەتە هاتووە پێشەوە بە قەنەعەتی من کاتیەوە هاتووە کە بەرنامەکەی جەنابی مامجەلال بە تەواوەتی دین بکرێ و ڕووکە هەر کەسێکی
من لە تورکمانەکان لە مەسوولەکانیانم بیستووە لە خەڵکە ئامەکەشم بیستووە زۆر جار هەیە کە سەرزەنشتی کادیرەکانی خۆمانیانە کرد یا گەریەکێک شتێکی بکردای بە دڵیان نەبووە یان گوت بە قسەی مامجال بکەن چەند جار من لەو بەرنامەیە بەڕێز ئیسماعیل حەدیدی بە قسەی مامجال بکەن گوریەکێتی نیشتوانی کوردستان بە قسەی مامجال بکەن ئەوە کێشەی کەرکووک بەس ئەوەی بە قسەی سەرۆک مامجال بکەن بەڵێ ئینجا لەبەرەوە پانایان بۆ بردیان لە حتا حەسەن تۆران کە ئەمڕۆ حەسەن تۆران لە بەرنامەی هینی هەبوو کۆنگرێ ڕۆژنامەوانی هەبوو ئاوا قسەی کرد لە بەرنامەی دەسەڵاتی چوارەوتی ئێمە داوامان لە برایانمان لە ئیتیحادی وەتەنی هەیە کە سیاسەتی سەرۆک مامجەلال جێبەجێ کرد ئەوە هەر بۆ نوکتە ڕۆژێک کاک حەسەن تۆران لەگەڵ عەلی مادیان وەفدێکی جەبهە هاتوون لە مەڵبەند بوون بەڵێ جەنابی مامجەلال تەلەفۆنی کرد لەو کاتەیە وتی چیەکەن گوتی بۆ ئەوانی تەلەفۆن کردەوە گوتی ئەوە من لەگەڵ لە مەڵبەند و لەگەڵ جەماعەتی یەکێتی دانیشتوون گوتی ئەگەر لەگەڵ ئیتیحادە کێشەتان هەبوو من لایەنگریەوە مامجارانی بەو شێوەیە ئەوە نەشتەرگەری مێشکەکە دێگوت من لایەنگری ئێوەم ئەگەر ئێوە لەگەڵ ئیتیحادە کێشەتان هەبوو من لەگەڵ ئێوەم جا ئەوان ینی ئەوە نەبوو کە بڕنەوە بە مجاملە ئێڵێ یان سیاسەتێکی بەعمەلیش لەگەڵیان بەعمەلی لەگەڵ ئیشەکەی کرد ینی هەموو جارەیە گوت ئاگاتان لە دڵی خەڵکە ڕەسەنەکە بێ تعریب شتێکی ناخۆشە ڕاستە ماڵ و مڵکی لە خەڵک داگیر کردووە تعدا کراوە ئەوە کراوە ئەوە کراوە ئەنی لە بیدایەتی پرۆسی ئازادیە بەڵام خۆڕەگە تورکمانی ڕەسەنیش بەقەت کورد زیاتریش زیاتر قەدری لێکراوە ئێستا گرەوانین بکەن من نازانم زۆرم لا سەیرە ینی هەندێک لە سیاسیەکانی تورکمان ئەوەندەی باسی کورد دەکەن باسی ئەوە ناکەن چیان بەسەر هاتووە لە نەتەوەی دووەمەوە بوونەتە نەوەی سێم بیر لەمە ناکەنەوە ینی ئەمە من پێم وایە بۆی ئەڵێم ئەجندای دەرەکی وایەن لێکا کە ئەوە نەکەن ئەوەندە وایە ئێستا لەگەڵ خەڵکی ڕەسەنی کینەکە بەیەکەوە دیفاعیان لە وەرزی شارەکە بکردایە نەک ئەوەی بێن سەنگەر بگرن و بیانەوێ بڵێن وەڵام محکەماکەن لەبرەوە تۆکتوتە زۆرینەوە کەمینایی باشە دەنگ زۆری نەهاتووە جاران نەگەر بووتە ئەمان لەبەروی دەسەڵاتی سەپێنراون و پێشمەرگیان هەیە و جێشتیان هەیە و چیان هەیە لێرە بۆیە زەنگی زۆری ناهێن نخۆم جارە ئەوانە نەبووە لەگەڵ ئەو هەموو کێشەیەشا کە هەبووە یەشێتی نیشتیمانی کوردستانی یەکەمی دەنگانیێناوە خۆ ڕەنگە کە خەڵکی کەرکووک متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە بەشە زۆرەکەی بۆ جەنابی مامجەلال بگەڕێتەوە کاڵێن حیزبی مامجەلال لە ئەمە بەرنامەی مامجەلال جێبەجێکە جا ئەگەر ئێمە وەک کادرەکانی یەکێتی لە کەرکووک وەک سیاسەتمان لە یەکێتی ئەوەی کە جەنابی کاک باپڕشتی من بە دڵنیاییەوە ئەڵێم شارەکانی کەش ئەڵێن چاو لە کەرکووک زۆر باش کاکاوێز ئەجەندایەک هەبوو بەڕاستی ئەجەنداکە لە خزمەتی کەرکووک و کەرکووچەکان نەبوو ئەیانویست مەسەلەن جارێکی تر ئازارێک بۆ کەرکووچەکان دروستکەن دوورخستنەوەی ئەو ئەجەندایش تا چەند ئەجەندا دەرەچێت تا چەند گرنگ بوو بۆ ئەوەی کەرکووک لە نەهامەتی جارێکی دیکە بەپارێزرێ وڵا ئەو سەرکەوتنە گەورەترە لە پێکێنانی ئیدارەکە ینی دەست کوردکردنی ئەجندا دەرەکیەکان کە کاریگەری هەبووە لە ساڵانی ڕابردوو لەسەر ڕەوشی کەرکووک و وێشتنەوەی ئەو دۆخە ینی تێکشکاندنی ئەو ئەجندایە بەقەد ئەم سەرکەوتنەی پێکێنانی ئیدارە گرنگە بەڕاستی ئەوە یەکێک بۆ لەو دەستکەوتانەی کە کەم کەس بەلایەچێ چووکە زانی ئەو ئەجندایە کە بەداخەوە یانی زانی کاتی خۆشی ئەمەکە ئەو تێبینیەمان هەبوو نەبوو هیچ چێزێکی کوردی ببێ بە بەشێک لەوە ئەجندەیەکی سونی مەزەبگەرایی لەم ناوچەیە کە تورکیا چەترەکەیەتی کورد قبول ناکە لە نەتیجەیە ئەجنداکە گەر ئێستا سوود لە کەفاەتی کوردی توانە کوردیەکان هێزە سیاسی کوردیەکان وەرگرە بەڵام لە نەتیجە کورد قبول ناکە وجودی کورد قبول ناکە بە تایبەتی لەم ناوچانە بۆیە ئەو ئەجندایە زۆر مەترسیدار بوو ینی زانی ئەوەی کە بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو ڕاکان جوبوری بەشێک بوو ینی لە جێبەجێکردنی ئەوە ئەجندایە خۆ ئەجندایە چەندێ مەترسی هەبوو بۆ سەر وجودی کورد ئەوە نیش مەترسی هەبوو بۆ سەر وجودی تورکمان کە بەداخی ینی زۆر بەداخەوە بەرەی تورکمانی یان هێزە سیاسی تورکمانیەکان زانین چووکە بە جۆرێک گرێدراون بە تورکیاوە ینی بەرژەوەندی حزبیشیان لە سەروی بەرژەوەندی پێکهاتەی تورکمانی دانابوو و ئەو ئەجندایە هەموو لایەکی هاڕی ینی لە خزمەتی نە کورد بوو نە تورکمان بوو
بۆیە ئەنی ئەوە لەوانەیە بۆ خەڵکی سادە لە شەرحکردنی بۆ جۆرە ینی بەهای نەبێ کە تۆ بڵێ ئەو ئەجدایە لە کەرکک تێکشکاوە بەلای منەوە گەورەترە لە دەستکەوتەکە زیاتر و گەورەترە لەوەی کە ئێستا ئیداری کەرکک پێکاتووە خۆ ئەگەر ئێمە ئیدارەی کەرکک ئەو ئەجندایە پێکێنانەکەی لە پشتی ئەوە جندایە لە پشتی وایە من پێم وایە ئایندەی کورد ئایندەی تورکمان لەم ناوچانە بەرە ئێزگار تەڵخی و تاڵیە چوو هیچ چێزێک نەبوو پێشی پێ بگرێ لە شوێنێک ڕایگرێ ئێستا کە ئەجنداکاری پاشەکشەی کردووە کە لایانی کەمیانی کاریگەری ڕاستەخۆی نییە پێم وایە سەرکەوتنیی مەزنە هینەوەیە کە هەمومان هەموو کوردێک هەموو کەرکووکێک پێی دڵخۆش بێ. مەسلەی پارتی دموکراتی کوردستان بە ناچاری بوو زۆر جار بەرپرسانی چێتی نیشتیمانی کوردستانیان وت کە بەرپرسەکانی ئێرەی پارتی نیگەرانن لەو سیاسەتە مەسەلەن ناچاری بوو بەسەریا فەرزکرا بوو یان بۆچی ینی نەهات هاوکار بێ لەگەڵی چێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی ترکە هادیئتر و خێراتریش بەسەلەن ئەو پرۆسێ جێبەجێ ببێ. وڵا ئەزانین بەداخەوە من پێم خۆش نەبوو لە ڕابردووش پێم خۆش نەبوو پارتی بەم جۆرە نەهجە کە هەم زیان لە پرسی کوردەدا لەم ناوچانە هەم زیان لە پارتیەدا ینی پارتی قازانج ناکە نە خەڵکەکەی ئێستا کە تۆ ئەگەر ئەوە من کۆنتاکمەیە ئەمەندەی خەڵکی پارتی ئەم سەرکەوتنەی کە لە کەرکک بەدەساتوە پێخۆشە بڕواب کە زیاترە لەو خەڵکە دڵگەرمەیەکێتی زانی تۆ لایانی کەم وەکو حزب ئەبێ بای ئەوە ئازادی بدەی بە ئۆرگانەکانی خۆت قسەی ڕایان قسەیان وەرگری کە ئەوان لەگەڵ چ جۆرە سیاسەتێکت ینی ئەم سیاسەتە درێژکراوەی سیاسەتەکانی ڕابردوو بوو کە ئێمە کاتی خۆی زۆر قسەمان لەسەر کرد کە خزمەت بە پارتی ناکە خزمەت بە کورد ناکە پارتی لەمە زەرەرەکە ئەشکێ زانی ئێستاکە بۆ نمونە پارتی ئەگەر لەگەڵ ئەم بەرەیە وایە بۆ پارتی دەستکەوتی ئێجگار گەورە بوو بەڕاستی یاری زانین تۆ هەر ئەوە یارمەوە پێش یارمەوە بیری بینەران ینی بۆ نمونە ئەگەر لە هەڵبژاردن پارتی و یەکێتی و هێزەکان بە یەک لیست داخلی هەڵبژاردن بوونە کە من معلوماتەمە بۆ یەکێتی وەرەقەی سپیشی ئیمزا کرد بۆ هەموو لایەنەکان کە پارتی ڕەتی کردەوە پارتی زەرەری کرد پارتی بە یەک لیستی کورسی زیاتری بەدەستێدا بە دوو لیستی دۆخی با یەک لیستی بەڵێ بڵێ با پەیمانەتی دوای هەڵبژاردنەکانیش ینی چانسی بەڵێ بە یەک لیستی بەڵێ باو پەیمانەتی پارتی کورسی زۆر باشتری بەدەستێنە دانێزانی ئەو ئەڵقەت تەسکە هەری بەشێکی پەیوەندی بەو ململانەیەوەیە کە تۆ پێت وایە یا پێت خۆشە هەموو وەرەقەکانی خۆت لەوە سەرفەکە هێزەکەی بەرامبرت بشتێنی من پێم وایە ئەم سیاسەتە لە کەرکوو قبول کراوە نییە بەڕاستی زانی ینی پارتی لە بیری چوو دەمێکە ئێستایش لە بیری نییە سراع لەم ناوچانە سراعی 100 ساڵەیە سراع لەگەڵ پێکاتەکانی دەرەوە سراعی نێوخۆی نییە یعنی پارتی ئەم نقطە جەوەرەی لە بیر چوو ئێمە هەمیشە ئەمامیز بێنینەوە بیری بابە زانی من کاتی خۆی وەکو پارتیەک هیچ یەکێتیەک بە ئەوە نابێنم کە سراعی لەگەڵ بکەم سراعی من ینی مەسلەی خاکە مەسلەیەکی قەومیە بەڕاستی کە بەداخەوە وایە ینی ئەو سراعە کوردنەی خوڵقاندووە ئەو سراعە ئەوانە خوڵقاندویانە کە زەویزار و جێ و ڕێ و زەوی کوردیان داگیر کردووە بۆیە سراعە زۆر لەوە گەورەترە یانی زانین زۆر لەوە گەورەتر حێزێکی سیاسی بێ بچووکی کاتەوە لە ململانەی دوو حزبە بۆیە کەرکوچی ئەو سیاسەتە قبول ناکە ینی کەرکوچی ئەم سیاسەتە ڕەتەکاتەوە تۆ بێ دۆزەکەت هەموو قوربانیەکانی تاریخی خۆت بکەی بە قوربانی هەندێک ئارەزوو کە مەبەستە هێزی فلان بشکێنی ئەمە لای پارتیە کەرکوچیەکان پێش خەڵکی ڕەت کرابووە بەڕاستی بۆیە یاریێزاری ئەم ململانەیە ئەنی پارتی دەستی خۆی تیاشکە پارتی زیانی تیاکرد ئێستاکەش پارتی بۆ مەنهجی کە لە ئاسی کەرکک و ئەم ناوچانە سیاسەتەکە زەرەرەکە بەڕاستی ینی پارتی بۆ نمونە لە ساڵانی ڕابردوو
قەزەی کەرکووکی بۆ خوڵقاندنی ڕای گشتیکی مزەیەف لە هەرێم بەکارهێنا. ئێستاکە زانی خەڵکە زانەیە کوردایەتی لەکوێیە، ینی بۆ نمونە بەرەی کوردی لەکوێیە بەڕاستی. پارتی لەو بەرەیە نەبوو کە بەرەی کورد بوو. یاری ئەمە لە ڕووی ستراتیژیەوە پارتی تووشی هەڵەیە بوو کە حەقە، یاری بەڕاستی یەکێتیەکان یان ئەوانەی تر مراعاتی ئەو دۆخەی پارتی بکەن مردە وردە ڕای کێشن و ناو بەرە کوردیەکە و بۆی هێزی پارتیش بەشێک لەو هاوکێشەیە کە لە نەتیجە خزمەتی کورد بکەین. ئێمە لە نەتیجە پێویستە خزمەتی کورد بکەین. دوو ئەزانی هەر ئەوە نییە کە باس لەم ناوچانە بکەین. ئێمە لە هەرێمی کوردستانیش یعنی دۆخمان خراپە، ماڵوێرانین. خۆ بەم جۆرە سیاسەتە بەڕاستی ینی کێشەکان لەوێ زیاتر قوولەکەینەوە. ینی ڕنگدانەوەی ئەمەی کە ئێستا هەیە و ململانەی حزبێ لە کەرکووک و ناوچانە پەلی خراپتر بۆ هەرێمی کوردستانی کێشەیە کە دوور نییە. ینی ئەمە ڕێی منە گە دۆخەکە بۆ جۆرە بڕوە پارتی بەم ناژە سیاست بکە هەرێمی کوردستان بە ڕسمی دابەشی دوو ئیدارە بکرێت. ئێمە پێم وایە نە پارتی نە خەڵکی تر نەکورد لە نەتیجە قازانجی لێ ناکات. بۆی ئەوەی کە لە پێشودا باسمان کرد ئەو بەرێ کوردیە سەرکەوتوو بێ هەم لە پیشاندانی نمونەیەکی جوان بەرامبەر عەرەب و تورکمان، هەمیش بەرامبەر بە ناوچەکە و هەمیش مەجالێک و نەفەسێک نێڵێتەوە بۆ ئەجێندا دەرەچەکە کە ئێوێ تەنانەت لایەنەکانی تریش بەهاڕێت. ڕێگە ڕاستەکە کامەیە کاکاوێز؟ وڵا هەر ڕێگە ڕاستەکە وەیە کە هەمومان ئێستاکە پشت و پەنای ئەم ئیدارەیە بین. ینی ئیدارەیە کە دەرفەتی ئەوە نەدەین نارەکان دەستە دەرەکیەکان کۆسپی بۆ دروست بکەن و لە نیوەڕێ شکستی پێدەبن. ینی کورد بە هەموو هێزە سیاسیەکان ئەبێ پاڵپشتی و پشتیوانی ئەم ئیدارەیە بن. ینی ئەمە ڕێگا دروستەکەی بە پارتیشەوە تەبان. ینی پارتی بۆ پارتی درەنگ نییە. ئێستای شەتوانێت ببێ بە بەشێک ببێ بە کۆڵەکەیشی سەرەکی لە بەڕێوەبردننی ئەم ئیدارێ لایانی کەم ئەزانی لە ڕوانگە کوردیەکەوە بێ پشتیوانی ئەم پرسە بکە. زانی ئێستا لەوانەیە تەلەڤیزیۆن بێ هەندێک قسە خۆش نەبێ، بەڵام بەزانی ئەم سەرکەوتنە دۆخێکی خوڵقاندووە سەیری نێوماڵی عارەبی بکە. من پێم خۆش نییە نێوماڵی عارەبی بۆ جۆرەیە، بەڵام بەڕاستی ئەوە بەشێکە لەو سەرکەوتنەی کە تێکشکانی ئەو ئەجندایانەیە کە مەترسی بوون لەسەر وجودی ئێمە لە کەرکووک و لەم ناوچانە. بۆیە حەقە ینی پارتیش لە ڕوانگەی قەومی یان لە ڕوانگەی کوردایەتیەوە تەماشای هەندێک پرس بکە، قوربانی بە هەندێک پرس و خواستی شخصی خۆی بدایە. پێت وایە ئەیکات پێت وایە مەسەلەن ئەو نەسیحەتانە قبوڵەکات یان ئەو پێشنیازانە قبوڵەکات کاکاوێز؟ من نام پێ من پێم وانە بیکاتە بعد زانی پارتی ئێستش زای پارتی لە دۆخێکی محرجایە، ینی نە ئەتوانێ بەڵێ ئەگەڕێنەوە لای کاکاوێز. کاک ئەحمەد، یعنی چۆن بەرەی کوردی تۆکمە بکرێت؟ چۆن بتوانین ئەو سەرکەوتنە بتوانرێت سەرکەوتنی دیکەی بە دووادابێت؟ بێگومان مۆزوعی من گوتمان لە کەرکووکە چەند پێکاتەیەک هەیە و ئەو ئێستاش نوێنەری شەرعیان هەیە کە ئەندامەکانیان هەر چۆنێکە بێ ئێستا بتوانین بە ئەو لایەنەی تورکمان کە دەرچوون بێنەوە ناو پرۆسەکە خۆگەر ئەوانش ناتەوە ناو پرۆسەکە. ئەمە کاتی خۆی پێکاتی عەرەبی سونە لە کەرکووک مقاتعی کرد لە 2005 بەڵام عەرەبی کە هاتنەوە ناوە شکارەکان و پۆستەکان هەموو وەرگرت یێشان ئەم ڕاکان سەعیدە خۆی بوو کە هاتووە ناو پرۆسەکە و بوو بە ئەندامی ئەنجومەن و حیزبەکەی زۆر لە خزمەکانی مقاتعی ئینیان کردبوو هەڵبژاردننی 2005 کردبوو بەڵام خۆی هاتە ناو پرۆسەکەەوە دەکرێت ینی ئەو لایەنیشی کە این بێ ئیهمال نەکرێت مەسەرەن تورکمان وەکو پێکاتە سیر کرێت خەڵکێ لە تورکمان پۆستی پێ بدرێت وەکو حیزب سیر نەکرێت بە قەناعەتی من دەسەڵات ئەوەیە کە تۆ وەکو حیزب سەیری هین مەکە سەیری پۆست مەکە وەکو بەقەدەر قەبارەی پێکاتەکە سیرکە کە نوێنەری هەبێ لە ناو دام و دەستگا جێبەجێکردنەکەیە لە ناو محافەزەکەیە لە قایم قام لە مدیر نائیە لە مدیر عام لە فەرمانگەکانە دەوری بدەیە غەدری لێ مەکە بەقەدەر ئەو قورسایی کە هەیەی با خەڵکی لە ناو دایرەیە بێ و زۆر جار هەیە ئەگەر زیاتریشی هەبێ پێم وایە نییە کێشەیەک نییە
مەگەر مدیرێک لێرە زیاد بێ کلۆ زیاد بخەیشێکە من زۆر جار هەیە لە ئیدارەیە بوون ئەمگو خۆزگە مەسەرەن ئەم ئیدارێمان کوردێ بەڕێوەیە بە ئەویان تورکمان خۆزگە ئەمیش تورکمان بۆە بڕاوە گەڵ بە مثلەن چەندان تورکمان توانم بە نمونە بێنمەوە کە بە خۆم زۆر تەعاونم لەگەڵە کرد زۆریش قەنەعەتم پێی بوو کە ئەو پۆستەی بۆ خزمەتی خەڵکداناوە ینی بە هیچ شێوەیەک تاینیتیان ناکە حیازیتیان ناکە مثلەن لە مەجای کارەبای لە مەجای ئاوە چۆنی بۆ گەڕەشێکی کوردیە کرد عەرەبیە کرد ئەواشی بۆ کوردیە کرد ئەوەشی بۆ تورکمانی کرد ینی فەرق و جیاوازی ناکرد لە بینیانە خزمەتی مێنەکەی خۆیە کرد ئەمانە خۆشن یعنی ئەم نەوە پیاوە ئەگەر هەموو دایرەکانیش لەو نەوە پیاوە بێ ئەگەر سەربەندەتەوەیکیش من ڕەنگە شتێکی نەبێ بەڵام بۆ مراعات هێشتا نەتەوایەتێکە کە ئێستا کۆمەڵی خەڵک بۆ ئەوکو حساسیەتی لە هاتووە ئەڵێن ئیلا بێ کورد بێ وەڵام من دایرەمانەوە کورد بەڕێ بۆ هەزار جار تەمەنا کرد و تورکمانێکی وەکو فڵان دایرەی فڵانی بەڕێوە بردایە خزمەتی خەڵکی باشترە کرد ئەوە دەکرێت خۆ گەندەڵی هەبووە لە هەموو نەتەوەکانە هەبووە لە هەموو فەرمانکانە هەبووە لە هەموو نەتەوەی شەپشتی گەندەڵی هەبووە و دایرەکەی بەکارێناوە بۆ سوودی خۆی و خزمەتی کەسیش پێ نەکردو یا خزمەتێکی کەمی پێ کردو ئەکرێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێکاتەی کورد ئەو کادیرانەمان کە ئەچن بخەت ناو بچنە وازی هەو خزمەت بکەن لە فەرمانکانە کە بتوانن خزمەت بکەن کادرێک کە نەتوانێت خزمەت بکە بە زووترین لای بەری گۆڕی باشە ئەوە یەکێک لەوانە دووەم هاریکاری یەکتر مەسەڵەن تۆ هەر یەکسەر ئەمە لە بەروی تورکمانێت ڕەتیکێتەوە ئەوە لە بەروی عەرەبە ئیتر نابێ هین بکە ئەمانە شتێکی خراپن یعنی دەمارگیری نەتەوایەتی لە کەرکووکە سەرکەوتوو نابێ ئەبێ منافەسە لەسەر چێ زیاتر خزمەتەکە ئەگەر ئەوە بوو ڕەنگە لە هەڵبژاردنە دوو هەڵبژاردنە ئەم حیزبە داوا بکە لە نەتەوەی تورکمان خەڵکاندید کا بۆ پۆستێکی خۆی کە حیسەی خۆشێتی جا لەبەرەوە کەرکووک بە ئەجەندایەکی تەبایی خۆڕستچی ناو کەرکووک خزمەت زیاترە کرێ نەک ئەوەی کەین بێ مثلەن ئێمە لە سیاسەتە زۆر جارێ لە کۆبنەوەکانە دانیشتین گرژێکەوتناوە لەسەر مەسەلە سیاسیەکان بەس لە خزمەت گوزاریەکانە کێشەمان نەبوو چونکە عەدالەتێکە بوو لە تەوزیعکردنە مثلەن ناحێ بە ناحێ قەزا بە قازا ئەو پارەی کە ئاهات لە بەغداوە وەکو کورد تەنوێ قالیم بۆمان دانان کاوێز ئەڵێ کاک ئەحمەد مەجالی تیاماوە مثلەن جارێک پارتی عادە نەزەری خۆی بکاتەوە بێتە ناو پرۆسە مەجال بۆ هەموو کەسێکە کەس دەستی کەسی نەگرتەوە بە خزمەتکردن بەعکسەوە ئەبێ منافەسەکە لەسەر خزمەتکردن بێ مثلەن پارتی و هەر حیزبێکی کەش بێوێ خزمەت بکە خەڵک خۆشیانەوێ کاکاوێز قسەیەکی جوانی کرد گوتی هین خەڵکی کەرکووک پاداشی یەکێتی ئەندایەوە چونکە یەکێتی لەو ڕووداوی کە لەگەڵیان مایەوە بەجێی نەهێشتن بەجێهێشتن پشتێکردن خەڵکیش بەبێ بازەکەی بدەیت ئێستا ژوایە تورکەوێ لێی لە داواکاریەکانیان خۆت پەراوێزکەی لە مەیدانە نەبی لەگەڵیانە نەبی بە تەکید ئەوانش پشتێکن بەڵام کە لەگەڵیان نەبی خەڵکی کەرکووک خەڵکیی بۆ وەفایە ئێستا کە پرۆسەکە تەواو بۆ لە ڕووی شەرعی و یاسایی و دەستوریەوە هەمووی کێشەیەکی نییە مەسەلەن چەند گرنگە پارتی دموکراتی کوردستان جورئەتێکی کوردانە بنوێنێ و بێ ئەو پۆستانی بۆدانراوە هەر زۆر زۆریش ینی ئەڕێ نەچۆک چێ ئێستا دەتوانێت بێ دوو ئەندامی هەیە ئەنجومەنەکە بچنەوە ناو ئەو پۆستانشی کە ئەکەوێتە سەرپشتی ئەوان نەتوان وەریگرنەوە زۆر بانکیانی کاتی خۆشی ئێمە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەر داوامان لێکردن 45 پۆست بەدەست پارتیەوە بوو بەزیان هێش بە وەکالەت تا ئێستا بە وەکالەت بەڕێوەچی خەڵکی لەوانە قایمقاوی مرکز بوو تا ئێستا بە وەکالەت بەڕێوەچی لەوانە مدیر ناحیە بوو لەوانە مدیری پۆلیس بوو کۆمەڵی مدیریکی کە هەبوو بوون کە مدیری زراعە بوو کە تاکید مدیری زراعە پیاوێکی ئەوەندە کورد بوو بمایەتەوە لە جێگەی خۆی لێ بگەڕانەوە لێ بمایەتەوە زۆر مەسائلی تعریف هەیە نێژ بکرێت بەتابەتی ئەم کێشانەی کە لەم ئەخیریا لە سەرگەڕان و ئەوە ڕوویاندا لە منتەقەی داخۆ ڕوویدا کاک مەهدیەکێک بوو لە مدیر زراعە سەرکەوتوانەی کە نەهێژە کێشانە گەر بمایەتەوە لە جێگەی خۆی بەس کە نەمایەوە جێگرەکەی کابرایەکی عەرەبی دەمارگیر بوو هانی عەرەبەکانەدا بچن عەریزە بدەن و کێشە بنێنەوە جا لەبەرەوە بوونی پارتی وەکو حیزبێک لە کەرکووکە ضرورە بۆ خۆی چاکە کاوێز باشی باس کرد یعنی ئەگەر دوورە پەرێز بێ لە خەڵکی کەرکووک زەرەر لە خۆیەدا زەرەر لە حیزبەکەیەدا و زەرەر لە خەڵکی کەرکووکیشەدا چونکە خەڵکی کەرکووک من قەنەعەتم وایە گەرێم هەمووان پارتیش لەگەڵمانە لە قایمەیە کابووینە
قایمەکە ناوی هەرچێک باە بەس بیان ئەمە قایمەی لایەنی کوردیە خەڵکێکی زۆر کە نەچوو بۆ دەنگدا ئەوەش چوو بۆ دەنگدا بێزگە لە کادیرەکانی پارتی کە دەچوون لەوێ دەنجانەدا بەس خەڵکێکی زۆر لە دەرەوەی هەردوو قایمەکە بوون کە دەنگە خۆڵەمێشتەکان بوون ئەوانش چوون بۆ دەنگدانیان گوت ئەچین دەنگ بە قایمە کورد نیانە گوت دەنگە دێن بە یەکێتیا بە پارتیا بە ئیسلامیە بچێ ئەیان گوتەوە قایمە کورد هی خۆمانە چین دەنجی پێدێن بەڵام ئەو زەرەرە گەوریان لە هێندا لە پرۆسەکەدا ئێستاش ینی ئەم نەوعا تەعنوتە لە سیاسەتە بەڕاستی خزمەتی مەسائلی کەرکووک و میلەتی کوردناکە لە کەرکووکە زۆر سوپاس بۆ بەڕێز ئەحمەد عەسکەری ئەندامی پێشووی سەرکردایەتی چیتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان وەرەوە سوپاس بۆ بەڕێز کایۆس مەلا پەروێز نووسەر و ڕۆژنامەنووس داوای بردنی لێکەین کە هۆکارە تەکنیکیەکان لە عێراق و هەرێمی کوردستان زۆرن پەیوەندیەکەمان لەگەڵی پچڕا لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ